جیهان چاوی لەسەر ئەو وڵاتەیە کە داگیرکەر بەرۆکی بەرنادات. فستیڤالە ڕەنگە و ڕەنگەکانی کوردستان سەرنجی ناوچەکە و جیهانی ڕاکێشاوە. چەندین چاخی مێژوو و چرخی مرۆڤایەتی تێپەڕیوە و کوردستانی ئێمە ئەو وڵاتە پڕبەرەکەت و سامانەیە کە حاشا لەبوونی ناکرێ و داگیرکەرانی عەرەب، فارس و تورک لە هەموو کون و خوشبنێکی ئاڵاون و پیت و سامانەکەی تاڵان دەکەن. هاوکات لەگەڵ ئەوەشدا چاویان بەوە هەڵنایەت کە خەڵکی کوردستان داهاتی بەرهەمەکانیان کە لەسەر خاکی خۆیانە و ڕەنجی چەندین ساڵەیانە بچێتەوە سەر سفرە و ناوگیرفانی خۆیان. ئەمە ڕاستیەکی تاڵ و زۆریش ئاشکرایە بۆ هەمووان کە کوردستان لە ڕووی جوگرافیاوە دابەش کراوە. چوار دەوڵەتی داگیرکەر بەسەریەوە زاڵن و چاوی تەماحیان قەت لێی تێر نابێ. لە هەر شوێنێکیشەوە کورد داوای مافی خۆی بکات بە فیشەک و موشەک و کۆمەڵکوژەی لەلایەن ئەو دەوڵەتانەوە وڵامی دراوەتەوە. سەرچاوە سروشتی و کانزاییەکانی کوردستان لە هەموو بەشەکانیدا ئەوەندە زۆرن کە ئەگەر بەس کانزاکانی زێڕی شاری سەقز و ساینقەڵا لە ڕۆژهەڵاتی کوردستان بە نمونە بێنینەوە سەر لەی سوور دەمێنێ کە ڕژێمی ئێران ساڵانە چەند تەن زێڕ لەم کانگایانە دەردێنێت و سەدایەکی داهاتەکەشی بۆ خەڵکی ئەو ناوچانە ناگەڕێنێتەوە. ئەگەر باسی ئەو سەرچاوە ئاویەکانی کوردستان بکەین لەسەرەوە و خواروی کوردستانەوە بگرە تا ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ڕێڕەوە ئاویەکانی وڵاتەکەمان یەک دەگرنەوە و لە ڕووی ئاوی شیرینەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە یەکەمین ناوچە دێنە ئەژمار. بەڵام ئێران، عێراق و تورکیا بە سەرمایەی خەیاڵی و زەبەلاح ئاوی کوردستان ڕادەکێشن بۆ شار و ناوچە بێ ئاوەکانی خۆیان بەنداو دروست دەکەن و تەنانەت زۆر جاریش بە مەبەستی سیاسی و گوشارخستنە سەر خەڵکی کوردستان بۆ نمونە هەرێمی کوردستان ئاوەکان دەگرنەوە. ئەمە جیالەوەی لە ئیلام و کرماشانی ڕۆژهەڵاتەوە تا دێرە زۆر لە ڕۆژئاوا و کەرکووکی باشوورمان خاوەن نەوت و گازین و چوار دەوڵەتەکە دیسان ئاموزە سروشتیانی خاکەکەمان تاڵان دەکەن و بێجگە لە زیان و پاشماوە نەوتیەکان بۆ ژینگەکەمان هیچ شتێکمان بۆ ناهێڵنەوە. ڕۆڵی کورد و خاکەکەی هەرگیز حاشای لێ ناکرێ و بە تێڕامانێکی ئاسایش هەموو کەس تێدەگا کە کوردستان بەگشتی و مێزۆپۆتامیا بە تایبەتی شوێنی یەکەم لانکەی شارستانیەتن. دواتر هەوڕامانیش سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە مرۆڤی کورد کێ بووە و تا چ ڕادەیەک شارستانیانە ژیاوە. ئەمە خەیاڵ و خۆبەزلزانی نییە و جیهان دانمان پێدادەنێت. کولتور، فەرهەنگ و زمانە دەوڵەمەندەکەمان کە لە ڕێزی هەشتەمین زمانە زیندوەکانی جیهاندایە بۆ دەوڵەمەندی و شەسازی، شێعر و مۆسیقا و هەڵپەرکێ و سەدان بابەتی دیکە سەلمێنەری ئەو ڕاستیانن کە کورد کێیە و چییە و چی دیکە جێگای حاشا لێکردن نییە. ساڵانە لە هەر بەشێکی ئەم نیشتمانە بە پیت و بەرەکەت و بەهرەدار و ڕەنگینەدا کۆمەڵێک فستیڤاڵی جۆراوجێوت بەڕێوە دەچێت کە هەر یەکە و تایبەتمەندی و بایەخی خۆیان هەیە و هەڵدەگرێ هەڵوێستیان لەسەر بکەیت تاوەکو بزانین بەرهەمەکانی کوردستان دەکاتە کوێی جیهاد، وڵاتانی ناوچەکە چۆن لە بەروبوومی ئەم نیشتمانە دەڕوان و بەشداریکردنیان لە فستیڤاڵەکانی کوردستاندا چۆنە. با فستیڤاڵی هەناری هەڵەبجا بە نمونە بهێنینەوە کە ئەم هەفتەیە بەڕێوە چوو. سەربڕای بەشداری بەرچاوی خەڵکی کوردستان لە هەرێمەوە بگرە تا خەڵکی بەشەکانی دیکەش سەدان کەسی تریژ لە شار و ناوچەکانی دیکەی دەرەوەی کوردستانەوە بەشداریان لە فستیڤاڵەکەی هەڵەبجە کردو. هەناریان وەک بەرهەمێکی تایبەتی کوردستان بەلاوە گرنگ بوو. هەفتەی پێشووتریش لە هەورامانی ڕۆژهەڵاتی کوردستان فستیڤاڵی هەنار بەڕێوە چوو دەیان و سەدان گەشتیاری شارەکانی ئێران بەشداریان تێدا کرد. لە ئێستادا نەک تەنیا بازاڕی شارەکانی کوردستان بە هەناری خۆماڵی میوەی ئەم وەرزەیان دابین کردووە، بەڵکو بۆ دەرەوەش هەناردە دەکرێت و واستێکی زۆری لەسەرە. هەر هەناری هەورامان نییە. ئەمساڵ یەکەمین فستیڤاڵی خورما لە شاری قەسری پارێزگای کرماشان بە بەشداری کۆمەڵێک کۆمپانیا و ناوەندی ئابووری گرنگ بەڕێوە چوو. فستیڤاڵی گوێز لە شاری مەریوان، سێو لە شاری سەحنا، خەرمانی سەقز و گێلاسی شنۆ، فستیڤاڵی تام و چێژ بۆ نمایشی بەرهەمە خۆماڵیەکانی شاری قەرس و ئەردەهان لە باکووری کوردستان، هەنار و هەنجیر و چرێ لە باشووری کوردستان و
دەیان و سەدان بەرهەمی دیکەی وڵاتەکەمان کە دەکرێت هەر کامەیان بە تایبەتی تیشکیان بخرێتە سەر. نیشاندەری گشەی ئابووری و بەرهەمهێنانی ئەم نیشتیمانەیە. ئەویش لە ئاستی نێودەوڵەتی و جیهانیدا کە لە وڵاتانی ئەوروپا و ناوچەکەشدا خۆستی زۆری لەسەر و گرنگتر لەوەش نرخی بەرز بۆ کوالەتیەکەی دادەنێن و بە تامەزرۆییەوە دەیکڕن. بەڕێوچوونیان فستیڤاڵانە لەوانەیە لای هەندێکمان زۆر جێگای سەرنج نەبێت، بەڵام داگیرکەران بە حەسرەتەوە لێی دەڕوانن، بەربەس بۆ هەناردەکردنیان دادەنێن و زۆر جاریش بە ناوی خۆیانەوە دەینێرنە دەرەوە. بەڵام دەبێ ئەوەمان باش لەبیر بێت کە ئەم فستیڤاڵە ڕەنگە و ڕەنگانە دەبنە هۆی زیاتر ناساندنی کوردستانی ئاوەدان و سەرنجی گەشتیار و بازرگانانی جیهان بۆ لای خۆیان زیاتر ڕادەکێشن. ئەمەی پێشکەشتان کراس دەستپێکی کۆمەڵێک بابەتی دیکەی ورد و جێی سەرنجی تیوارە بۆ ئێوەی ئازیز کە لە ڕۆژانی داهاتوودا ورتر و گرنگتر باز لە سامانەکانی وڵاتەکەمان دەکەین و تاکی کوردیش وەک چۆن پێویستە لە بەرامبەر نەتەوە سەردەستەکان و دەوڵەتانی داگیرکەردا وشیاری سیاسی و ناسنامەی خۆی بزانێت، دەبێت زیاتر لەوەش بۆی ڕوون بێتەوە کا وڵاتەکەی چەندە دەوڵەمەند و بەپیتە.